باڵتان لێبێت و لە شارپرێسەوە ئەم کاتەتان باش بۆ قسێنی باڵای سەربەخۆی هەڵبژاردنەکانی عێراق بۆ دوایین جار ئەنجامی هەڵبژاردننی پێشوەختەی پەرلەمانی عێراقی پەسەند کرد. ئیدی هێز و لایەنە سیاسیەکان تەواوی پێکهاتەکانی عێراق هەوڵەکانیان چڕ کردووەتەوە یاخود چڕتر دەکرێتەوە بۆ پێکهێنانی کابینەی نوێی حکوومەتی عێراق. ئاخۆ لەو بارودۆخە سیاسی ئاڵۆزەی کە لە عێراق و لە هەرێمی کوردستانی ژەیە تا چەند حکوومەتی نوێ کابینەی نوێی حکوومەتی عێراق لەو کاتەی کە بەپێی دەستور بۆی دیاری کراوە پێک دەهێنرێت ململانەی نێوان هێز و لایەنە سیاسیەکان تا چەند کاریگەری دەبێت لەسەر کاتی پێکهێنانی حکوومەتی عێراق. گفتوگۆی ئەم بابەتە دەکەم لەگەڵ میوانەکەم بەڕێز دکتۆر بەختیار شاوەیس ئەندامی خولی پێشووی پەرلەمانی عێراق. سڵاوت لەبێ کاک دکتۆرم کاتت باش. پێت وایە عێراق بەم بارودۆخە سیاسی ئاڵۆزەوەی کە ئێستا تێدایەتی لەو کاتەی کە بۆی دیاری کراوە دەتوانێت کابینەی نوێی حکوومەت پێک بهێنێت؟ ئێوارەتان باش، زۆر سپاسانەکەم. دیارە خۆتان نەزان کە دوێنێ بەڕسمی دادگای باڵای فیدراڵی عێراق ئەنجامی هەڵبژاردنەکانی دەی تشرینی پەسەند کرد کە ئەمە ئەتوانین بڵین لە دوێنێەوە کۆمەڵێک لە نوێنەرانی خەڵکی عێراق بە شێوەیەکی قانونی و دەستوری با بڵین مافیان وەرگرت کە ببن بە ئەندامی پەرلەمان و پەسەند کرا لە لایەن دادگاوە. ئەمە سەرەتایەکە بێ بۆ ئەوەی کە ئیتر لە دوای ئەم ڕووداوەوە ماراسۆنی سیاسی گفتوگۆ و گفتوگۆی چڕوپەڕ بە تایبەتی لە نێوان لایەنە سیاسیەکانە دەست پێ بکە بۆ ئەوەی کە بە ئاڕاستەی تەشکیلکردنی حکوومەت بە ئاڕاستەی هەڵبژاردننی هەرسێ سەرۆکایەتیەکە کە سەرۆکایەتی پەرلەمان و سەرۆکایەتی کۆمار و سەرۆکایەتی حکوومەتە. ئێمە دەبینین لە ڕاستی ئەوەی کە پەیوەندی بە وەڵامی پرسیارەکەی بەڕێستەوە هەیە ئایا لەم کەش و لەم بارودۆخەدا ئەکرێت لە وادە دەستوریەکەی خۆیدا حکوومەت پێک بێنرێت. بەتەکیید بینیمان کە هەڵبژاردنەکان لە دۆخێکی پڕ لە ململانەیە پڕ لە ئاڵۆزی لە کێشە با بڵین ئەنجام درا و تەصدیقیش کرا. هەمووشتان نەزانن کە مەسەلەی تەصدیقکردنی ئەم هەڵبژاردنە و ئەم خولەی پەرلەمان بە بەراورد بە هەر چوار خولەکەی پێشووتر دادگای باڵای فیدراڵی عێراق لە هەموو کاتەکان زیاتری پێچوو هەتا ئەو کاتێک کە با بڵێن کۆمیسیۆن ناوەکانی ناردەبوو و دەنگ بە دادگا تۆیان یەکلایی کاتەوە و بۆ یەکەمین جارە بەشێکی زۆر لەلایەنە سیاسیە شیعیەکان بەرەیەکیان دروست کرد بۆ ئەوەی کە تانەیاندا لە ئەنجامی هەڵبژاردنەکان و دەیانویست تەنانەت ئەنجامی هەڵبژاردنەکان هەڵوەشێتەوە و هەڵبژاردنێکی تر بکرێتەوە کە تا ئێستا ئەمە نەبووە. کەواتر لێرەوە ئەمەوێ بڵێم ئەم دۆخە پێمانەڵێ ئەگەر لە وادەی دیاریکراوی خۆشیدا حکوومەت بتوانرێت یعنی کاڵێم ئەگەر یعنی زۆر حاڵەتی تر ئەبێ و زۆر ڕووداوی تر ئەبێ کە چاوەڕێی بکەین لە مەسلەی تەشکیلکردنی حکوومەتە. کەواتە ئەگەر لە کاتی خۆشیدا ئەم حکوومەتە تەشکیل بکرێ بە من پێم وایە لە ماوەی 6 بۆ ساڵێکدا 6 مانگ بۆ ساڵی داهاتوو گەرمۆکێشەی بۆ دروستە بێ چونکە خۆی بۆ خۆی هەڵبژاردنەکە و ئەو گەرمۆکێشەی کە لە کۆمیسیۆنی باڵای هەڵبژاردنەکان و لە تانەکان و لە با بڵێن خۆپیشاندانەکان کە سەری هەڵدا لە ناوچەی سەوز لە شوێنە جیاوازەکان هەموو ئەمانە مؤشیراتن بۆ ئەوەی کە بڵێن بە تەکید حکوومەتی داهاتوو حکوومەتێکە بێ کە کێشەی گەورەی تیا ئەبێ و ڕەنگە ئەم کێشەیە هەر لە ناو حکوومەتانە بێ بەڵکو لە پەرلەمانەوە سەرچاوە بگرێ و لە دوای ئەوە داش بەزێتە سەر ئاستی شەقام. ئەمە لەلایەکی ترەوە ئێمە دەزانین کە ئەمریکیەکان گوشارێکی زۆریان کرد بۆ ئەوەی کە مەحکەمەی ئیتحادی پێش سەری ساڵ مصادقە بکا لەسەر ئەنجامی هەڵبژاردنەکان و بۆ ئەوەی زیاتر عێراق نەکەوێتە ناو فەراغی دەستوریەوە و فەراغی سیاسی نەبێت چونکە شان بەشانی بوونی فەراغی ئەمریکا ئێستا لە عێراقا هەیە لە زۆر شوێن و مەنتیقەی ناوچە جیاوازەکان دەبینین کە ڕۆژانە داعش پەلاماری هێزە عێراقیەکانەدا پەلاماری هێزەکانی پێشمەرگە ئەدا شەهیدێ ئەمانە فەراغی ئەمنین. کەواتە فەراغی دەستوری لەگەڵ فەراغی سیاسیە ئەگەر هاوتەری بێ لەگەڵ ئەو فەراغ ئەمنی کە دروست بووە وەکە هەیە بە تەکید هەموو ئەمانە کاریگەری دروستە کرد لەسەر پرۆسی سیاسی لە عێراقا بۆیە زەختی ئەمریکیەکان بە تایبەتی وڵاتان لەبارەی کاریگەری و هەیمەنەی وڵاتانی دراوسێ و دەوروبەر و زیاتر
کاریگەری ملیۆنەکانی نێوان ئەمریکا و ئێران لەسەر ئەوە پرسیارت لێ دەکەم، بەڵام پێش ئەوە دەمەوێت بزانم ژمارەیەک لە هێزەکان هێزە سیاسەکان لە عێراق لە ئەنجامی ئەم هەڵبژاردنەوە وەکو هێزی دۆڕاو یان وەکو تا ڕادەیەک هێزی شکست خواردوو وەسف دەکەین بەوەی کە ژمارەی زۆر لە کورسیەکانیان لەدەستداوە. ئێستا ئەو هێزانە بەڕوونی دەرەکەوێت کە فشاری سیاسی جددی ئەکەن، بە تایبەت دەیانویست کە ئەنجامەکان ڕاگەاندنی ئەنجامەکان دوا بخرێت بە مەبەستیەوەی کە کاریگەری زیاتریان لەسەر ئەنجامەکان هەبێت. پێتان وایە حکوومەتی نوێ بەرامبەر ئەم هێزانەی کە ئێستا وەکو دەسەڵات وەکو هێزی گەورن و هێزی کاریگەرن لە عێراق بەڵام لە هەڵبژاردن ئەنجامی باشیان بەدەست نەهێناوە دەتوانێت کابینەیەکی بەهێز بێت؟ ئەوە دەکەوێتەوە سەر ئەوەی کە کی حکوومەت تەشکیلەکە وەچی لایەنەکەم حکوومەتە تەشکیلەکە و ئێمە بیرمان نەچێت دەبێت شتێکەیە لە بەرچاوی بگرین. ئەوی ژەوەیە بۆ یەکەمین جار دیاردەیەک خەریکە سەرەڵەداوە خەریکە ئەبێتە ئەمری واقع کە بریتە لە حکوومەتی زۆرینەی نیشتیمانی پێڵێن لای خۆیان کە ئەمە بەتایبەتی سەدرەکان کە براوەی یەکەم ئینتخاباتن داوایەکەن واتە زۆرینەیەک لە هێزە سیاسیەکانی هەر سێ پێکاتەکە حکوومەت دروست بکەن، نەک وەکو جاران حکوومەتێکی تەوافقی بێ کۆی هێزە سیاسیەکان یان با بڵێن نزیکەی لە ساڵانەوە بۆ 95 هێزە سیاسیەکان بەشدار بن لە حکوومەتەکە. جاران حکوومەتەکانی پێشووتر هەوڵ دەدرا تەنانەت کوتلە هەبووە یەک پەرلەمانتاریان دوو پەرلەمانتاریە بۆ لە حکوومەتە جێگەیان کردوێتەوە. ئێستا وا ناکەن و زیاتر باز لە حکوومەتی ئەغلەبیەی وەتانی ئەکرێ کە ئەم ئەغلەبیە با بڵێن وەکو سەدیەکان ئەڵێن زۆرینەیەک لە شیعە، زۆرینەیەک لە سونە، زۆرینەیەک لە کورد بەشدارە بێت لە حکوومەتەکە، ئەوانی کە بەشداری پێ ناکەن. ئەمە ئەبێتە دیاردەیەکی تازە ئایا ئەم حکوومەتە دەتوانێت دەست و پەنجە لەگەڵ پرۆسی سیاسی لە عێراق و لەگەڵ دۆخی سیاسی لە عێراق و لەگەڵ ئەو هارمۆنیەتەیە کە لە عێراقا هەیە ئەتوانێت دەست و پەنجەی لەگەڵا نەرم بکە. لەلایەکی تریشەوە ئایا ئەم حکوومەتە ئەوەندە بەهێزە بێ کە بتوانێت ئەو دەنگە ناڕەزیەیی کە هەیە بەرامبەر بە ئەنجامی هەڵبژاردنەکان، بەرامبەر بە بڕیاری مەحکەمەی ئیتحادی، بەرامبەر بە مەسەلەی تەزویرات و مەسەلەی ئەوەی کە پێیان وایە غەدریان لێکراوە، ئایا ئەتوانێت ئەم حکوومەتە بەرەنگاری ئەمانە بێتەوە دەنگیان ئەو دەنگە ناڕازیانەکە بکە؟ ئایا ئەم حکوومەتە ئەتوانێت لە ڕووی ئەمن و ئاسایشەوە ئاسایشێکی باش بۆ حکوومەت بۆ کۆمەڵانی عێراق بۆ گەلانی عێراق دابین بکە؟ هەروە لە ڕووی اقتصادیەوە دەبینین کە لە بەتایبەتی لە دوای دابەزینی نرخی دینار بەرامبەر بە دۆلار خەڵک لە عێراقا زیاتر بەرەو هەژاری دەچێت، زیاتر بەرەو یعنی کارەساتی مرۆیی گەورە بەهۆی هەژاری و فەقیریەوە لە زۆربەی ناوچەکانی عێراق و لە هەرێمی کوردستانیشە سەری هەڵداوە. هەروە مەسەلەی تەندروستی کۆرۆنا ئەمانە هەمووی لە بەردەم ئەم حکوومەتان. ئەم حکوومەتە ئەتوانێت ئەمە بکە؟ ئەمە ئەکەوێتەوە سەر ئەوەی ئەو شێوازی حکوومەتەکە چۆنە بێ بەڕێی من، وهروە بەتایبەتی ئەکەوێتەوە سەر ئەو شخصی کە ئەو کابینەیە تەشکیلەکە وەکیە پشتیوانی ئەکا وەکیە لەگەڵ یا ئەبێ ئێستا کە سەدرەکان دەتوانێت ئەم دەوڵەتانە پشتیوانی و ئاماژەکان بۆ ئەوەن کە سەدرەکان بەهۆی ئەوەی کە تا ئێستا براوەی یەکەمی هەڵبژاردنەکان زۆرترین پشتیان دەبێت لە پێکهێنانی حکوومەتدا لە ئەگەری تەشکیلکردنی کابینەی نوێ لەلایەن سەدرەکانەوە جاییتر لەگەڵ هەر لایەنێکی تر بێت. پێتان وایە دۆخی عێراق لەبارە بۆەوەی کە سەدرەکان لە پێکهێنانی کابینەی نوێ سەرکەوتوو بن بەتایبەت لە 4 ساڵی ئایندەیە ئەتوانن ئەدایەکی باشی حکومی بکەن لە عێراق بەو بارودۆخی کە هەیە؟ خۆی لە ڕاستیە سەدرەکان لە دەرەوەی حکوومەت نەبوون، ئەبێ ئەومان لە بەرچاو بێ. دائیمە پێیەکیان لە حکوومەت بووە، پێیەکیشیان لە دەرەوەی حکوومەت. ئێستا ئەگەر هەردوو پێیان وەک دەستەواژەکەی خۆت باسیەکەی بچێتە حکوومەتەوە چۆن دەبێت؟ ئەوە ئەکەوێتەوە با بڵێن سەر تەجروبێکی تازەیە لە ڕاستیە، یعنی حیزبی داوە نییە. حیزبی داوە لە ماوەی ڕابردوودا لە زۆربەی خولەکانە لە سەرۆکایەتی حکوومەتی کردووە لە ناو حکوومەتا بووە، بەڵام سەدرەکان لە ڕووی ئەوەی کە پێشووتر چۆن تەعاملیان لەگەڵ سایکۆلۆژیەتی کۆمەلگەی عێراقی کردووە من پێ وایە سەرکەوتوو بوون، توانیویانەکە چۆن دەماخ و بیرکردنەوە و هەست و سۆزی عێراقیەکان بەلای خۆیانە ڕاکێشن. بەڵام دەبینین لەسەر ئەرزی واقع ئایا بەڕاست هیچ کراوە یان ئەگەر ئەوەش کراوە لە عێراقا لە خزمەت گوزاری لە دابینکردنی پێداویستیەکانی هاوڵاتیان لە کارەبا لە ئاو لە دروستکردنی قوتابخانە لە جادە و لە ڕێگەوبان لە ژیانی بژێوی خەڵک نەخێر ئەمە بەرامبەر ئەو بڕەتێچ و پارە و ئەو کولفە گەورەیە نییە کە عێراق لە دوای 2023 حکوومەتەکان سەرفیان کردووە
نەگەر بەرامبەر ئەوە نییە زۆر لەوە کەمترە بۆیە ئەمەوێ بڵێم یعنی لێرەشەوە بەشێک لەمانە بەر سەدریەکانەکە ئەگەر سەدریەکان بەم ئیتیجاهە ئیش بکەن یعنی جاران ئەگەر 5 وەزیریان هەبوو بێ ئێستا ئەگەر حکوومەت دروست بکەن زۆرینەی وەزیرەکان لە خۆیان بێ سەرۆک وەزیران لە خۆیان بێ ئەگەر بەم ئەدا ئەوە بڕۆن بە تەئکید ئەبێ بیرمان نەچێت کە لێنن بەڵام یەک نقطە هەیە کاکە ڕێڤارە بێ ئاماژەی پێ بکەم ئەو لایەنانەی کە لە دەرەوەی سەدریەکانن لە چوارچێوەی کە خۆیان کۆکردوێتەوە ناوە ئیتاری تەنسیقی واتە چوارچێوەیە مانگی ئەمانە لە تەکنیکی ئینتیخابیە دۆڕاون واتە لە عەدەدی کورسیا دۆڕاون ئەینا لە عەدەدی دەنگدەران نەدۆڕاون یعنی ئێستا ئەم شێوازی هەڵبژاردنە کە شێوازی فرەبازنەیە کە بۆ یەکەمین جار بوو لە هەڵبژارنەکانی ئەنجومەنی نوێنەرانی عێراقیدا پراکتیزەکرا دەبینین ژمارەی بازنەکان لە 18 بازنەوە بۆ 83 بازنە گوازرایەوە یعنی فەنی ئینتیخابی و شارەزایی و پسپۆڕی لە تەکنیکی هەڵبژاردنە زۆر کاریگەری هەبوو سەدریەکان یەکێکن لەوانەیە کە ماکینەیەکی ئینتیخابی بەهێزیانەیە زۆر بە قووەتن خەڵکانی شارەزایان لە دەوری خۆیان کۆکردوێتەوە دەزانن چۆن تەعامل لەگەڵ هەر شێوازێکی ئینتیخاباتەکەی بۆیە هەوڵیان داوە دەنگەکانیان نەسووتێ لە زۆرترین شوێنە دەنگ کورسی بێنن بە کەمترین دەنگ بە پێچەوانەوەی لایەنەکانی تری وەکو عەمار حەکیم و وەکو عەبادی هەروەها وەکو هادی عامری ئەمانە دەنگێکی زۆریان هێناوە بەڵام دەنگەکانیان بەزایەت چووە کورسیان نهێناوە بۆیە دەبینین ئێستا ئەمانە بۆ شێوەیە دەردۆنگن بەرامبەر بە عەمەلیەکە بەرامبەر بە ڕەنگە بەرامبەر بە ئێستا کە ژمارەیەکی زۆر لە هێزە کاریگەرەکان ئەمە تەواوکەم یەک مەجال کەواتە ویستم بڵێم چی ویستم بڵێم ئەمانە لە ئاستی جەماوەریدا دەنگدەریان هەیە یعنی کە ئاستی جەماوەری دەنگدەری هەبوو دەنگینێ شێوازەکە با بڵێن لێی نەزانی بوو چۆن دەنگ بدەن و لە چی بازنەیەکە ئینکەن ئەم جەماوەرە ماوە ئەم جەماوەرە ناڕازی و تووڕێە هەیە بەرامبەر بۆ حکوومەتەی ئەگەر سەدری دروستی بکاتەوەتە کێشەیەکی تر بۆ حکوومەتی سەدری ئەگەر سەدری تەواوەتی بێ لە 100% بێ جگە لەو مەسەلانەی کە باسم کرد لەو کارانەی کە باسم کرد ئەوەیە کە شەپۆلێکی گەورەی جەماوەری ژەیە کە سەدری نییە یعنی کە سەدریەکان کورسی زۆریان هێناوە بە معنەی وان نییە کە دەنگێکی زۆریان هێناوە لەوان زیاترن ئێستا بۆ نمونە بەپێی تێگەیشتنەکانی من هادی عامری خۆی بەستە ناکوتلەکەی خۆی کە ئێستا 7 کورسی هەیە ئەگەر لێیان بزانایە شێوازی هینەکانی وەکو سەدریەکان بواە تقریبا 48-49 کورسیان هێنا یعنی دەنگەکانیان بە خەسار چووە کەواتە خاڵی ئەساسی بۆ ڕووبەڕووبوونەوەی سەدریەکان بریتیە بێ لەو دەنگە زۆرەی کە هەیە لەسەر شەقام کە هێزی چوارچێوەی تەنسیقیە بە مەرجێ یەکگرتوو من ئەتوانن کێشە بۆ حکوومەت دروست زۆر باش کەواتە لە ئەگەری بوون بە ئۆپۆزیسیۆنی ئەو هێزە کاریگەرانی کە ئێستا وەک خۆ دەڵێ بەهۆی شێواز و تەکتیکی هەڵبژاردنەوە دۆڕاون لە ئەگەرێکدا کە ئەمانە ببنە ئۆپۆزیسیۆنی ئەو حکوومەتە نوێیە کەواتە حکوومەتی نوێی عێراق جیاواز لەو قەیران و بارودۆخە سەخت و خراپەی کە تۆ ئاماژەت پێکرد ئۆپۆزیسیۆنێکی زۆر بەهێزیش چاوەڕێیەکات لە ئەگەرێکی لەم جۆرەیە ململانە سیاسیەکان بە چ قۆناغێک دەکەن خۆی لە ناو پرۆسەی سیاسیدا هەر وەکو چۆن ئەم ئینتیخاباتە با بڵێن شتێکە یەکەم جارە لە عێراقا تاقیەکرێتەوە مۆدیلێکی نوێی ئینتیخابی بوو لە قانونی انتخاباتەکە و پیادەیش کرا بە تەکید ئەمەش ئەم پرۆسەیە مۆدیلێکی نوێ دەهێنێتەکایەوە لە ناو پەرلەمان و لە ناو حکوومەتە کە بریتیە لە ئۆپۆزیسیۆن بەڵام لێرەدا یەک کێشەمانەیە ئێمە عێراق وەکۆی لە دەستورە هاتووە ئەو دیموکراسی کە لە عێراقا هەیە دیموکراسی زۆرینە و کەمینە نییە دیموکراسی تەوافقیە بۆ لەبەرەوەی عێراق لەسەر ئەساسی مکەونا دروست بووە لەسەر ئەساسی سێ پێک هاتەی سەرەکی دروست بووە کە کورد و عەرەب و کورد و شیعە و سونەن باشە لە کاتێکا بۆ نمونە ئەگەر ئۆپۆزیسیۆنێکی بەهێز هەبێ ئەمە ئۆپۆزیسیۆنە بەشێکی زۆری لایەنێک لەم پێکهاتانی لەگەڵا بێ ئەو کاتە چۆن ئێمە ئەتوانین هەم مافەکانمان بەدەست بێنین واتە مافە دەستوریەکان هەم مافە سیاسی و ئیداری و اقتصادیەکان کەواتە بە تەکید بۆ ئەوەی کە بچینەوە بەسەر ئەسلی مەسەلەکە ئەویژەوەیە کە چاوەڕێ دەکرێت ئۆپۆزیسیۆنی بەهێز لە ناو پەرلەمانە هەبێ چونکە هێزی یەکەمی براوی ئەم انتخاباتەر لە ئێسەوە باسی حکوومەتی زۆری نەئەکا
جاران کەس نەیەتوانی باسی حکوومەتی زۆری نەکا وەکو ئاماژەم پێکردجانی وا بوو کوتلێگە بوو دوو نوێنەری هەبوو لە پەرلەمانە وەکیل وەزیرێکیانەدایە مدیر عامێکیانەدایە لە حکوومەت بەشداریان پێکرد بەڵام ئێستا دەبینین هەر لە ئێستەوە کۆمەڵێک هێز و لایەن کۆبوونەتەوە ئەڵێن بە شێوەیە بەشداری لە حکوومەتان ناکەین بەڵام ئەمە بە معنای ئەوە نییە کە ئەم هێزانەی کە لە ناو چوارچێوەی تەنسیقیەکە واتە ئیطاری تەنسیقیەکە کۆبوونەتەوە ئەمانە هەر هەمویان دەبنە ئۆپۆزیسیۆن من پێم وایە هەمویان نابنە ئۆپۆزیسیۆن بەڵکو ڕەنگە هەندێکیان بە وەزارەت و بە طموحی سیاسی و اقتصادی و پلەپۆست و ئەوانە سەدر ڕایان کێشێتە ناو حکوومەتەکەەوە بیریشمان نەچێ هەر ئەمڕۆ بە شێوەیەکی فەرمی موقتەدا سەدر داوەتی لایەنەکانی چوارچێوەی تەنسیقی کرد بۆ ئەوی بچین بۆ نەجەف لەوێ دانیشتنیەک بکەن کە ڕەنگە بەیانی یان چەند ڕۆژی داهاتوو بێت کە ئەمە پەیوەندی بۆەوەیە ئەوێت درز بخاتە ناو چوارچێوەی تەنسیقیەوە هەرچەند لە ئێستەوە عەمەر حەکیم ڕایگەیاندووە کە بە هیچ شێوەیەک وەکو ڕەوتی حکمە بەشداری لە حکوومەتی ئەمڕۆ بە فەرمی ڕایگەیاند کە وەک ئۆپۆزیسیۆن دەمێنەوە وەک هێز و لایەنێکی ئۆپۆزیسیۆن بەردەوامە بن لە پرۆسەی سیاسی من دەمەوێت بارودۆخی کورد باری سەرنجی تۆ لەبارەی دۆخی کورد بزانم سەنگی کورد پێگەی کورد لە بەغدای ئایندە لە حکوومەتی نوێی عێراق چی دەبێت بە خوێندنەوەی ئەو بارودۆخە ناوخۆیی کە ئێستا لە هەرێمی کوردستانەیە هێز و لایەنە سیاسەکان بە فەرمی تا ئێستا بە تەواوەتی ڕێک نەکەوتون لەسەرەوەی وەک خۆیان دەڵێن بە یەک ریزی بچنە بەغدا بەم نەبوونی یەک ریزیەوە تا ئێستا پێتان وایە کورد دەتوانێت چی بەدەست بێنێ ئەو دەستکەوتانەی کە لە ڕابردوو هەیبوون دەتوانێت لانی کەمی ئەو دەستکەوتانە بەدەست بهێنێتەوە یاخود بەگشتی دۆخی چۆن دەبێت خۆی من ئەمە یەکشت بڵێم بە سەراحەت لە دوای نەخۆشکەوتنی مام جەلالەوە کە لە ساڵی 2012 بوو و 2 ساڵ دوای ئەوە کە با بڵێن خولێکی تازە هات لە 2014 کە من بوومە ئەندامی پەرلەمان کە 2 خول لە پەرلەمان بووم لە دوای مام جەلالەوە شتێک نییە بڵێ یەک ریزی کورد لە بەغا هەمووی میکیاجە لە ناو تەلەڤیزیۆن و لە ڕاگەیاندن و هەندێک لایەن زۆرەڵێ کاکە داوای ڕگەر یەک ریزیەکەینەوەوانە بۆ لە ڕاستیە لەبەرەوەی لە بەغایە شتێک نییە بڵێ مەرجعیەتی کوردم توانی بێتی هەموو لایەنەکان کۆکاتەوە ئەمە یەک دووهام هەر لە دوای ئەو فترەیەوە لە ناوخۆی کوردستانە یعنی با بڵێن درزەکان یعنی گەورە بوون قلیشی گەورەی لێ دروست بوو لە نێوان لایەنە سیاسەکاندا هەمیشە من ئاماژەم بەوە کردووە کە یەکریزی لە بەغا لە هەولێر و سلێمانیەوە دروستە بێ ئەخر ناکرێتەوە لە سلێمانی و لە هەولێر لە ئاوازێ بخوێنی بەڵام بیتە بەغا بڵێ کاکە لەبەرەوەی کە هاتووین بۆ بەغا لە ئاوازێکی تر بخوێن ناکرێت لە سلێمانی و لە هەولێر سیاسەتێکە دەبێ بەڵام لە بەغا داوای ئەوەکەی کە هەمومان یەکریز بین و یەکێکیش برا گەورە بێ ئەمە شتی وا نەبووە لێرە لە کوردستانە هاتا ئەسای لایەنە سیاسیەکان کێشیان لە بەینا هەیە کێشە ئەو لایەنانەیشی کە لە ناو حکوومەت یاریمی کوردستانە هاوپەیمانێتین دەبینین کە کێشیان هەیە ڕۆژانە ئاگاداری ئەوەین کە هەندێک جار دانیشتن بەیەکەوە ناکەن تا ئێستا نەیانتوانیوە کێشەی خەڵک چارەسەرکەن موچەی خەڵک دابین بکەن نەیانتوانیوە نەک نەیانتوانیوە خەڵک کێشە بۆ کێشەکانی خەڵک چارەسەرکەن بەڵکو کێشەکان زیادی کردووە بۆیە ئەم کێشانە ئۆتۆماتیکی ئەگوازرێتەوە بۆ بەغا ئێمە ئومێد دەکەین لەم خولی داهاتووی پەرلەمانی عێراق کە خولی پێنجە ئەم کێشانە نەگوازێتەوە بەغا بەڵام ئەمە سیاسەتە بەدەست خۆت نییە کار و کاردانەوەیە یعنی تۆ ئەو نوێنەرەی کە لە باغایە بە نەتیجە نوێنەرایەتی ئەو هێزەیە کاکە لە هەولێرەوە نردوێتی کە لە سلێمانیەوە نردوێتی ئەگەر لە سلێمانی زوڵم لە هێزەکەی بکرێت لە حیزبەکەی بکرێت بە تەکید ئەمە ڕنگدانەوەی سایکۆلۆژی و ئەخلاقی و ئەدەبی ئەبێ لە بەغایە بۆیە نەبوونی مەرجعەکە یعنی لە دوای مام جەلالەوە دەبینین هەمیشە شتێک نەماوەتەوە کە پێی بوترێت یەکریزی کورد بەڵکو هەندێک جار محاوەلا دەبووە باوا بین بە ئەمە بین یعنی بینیمان لە ماوەی ڕابردوودا لەسەر مەسەلەی بودجە لەسەر مەسەلەی ڕیفراندۆم لەسەر مەسەلەی شێوازی بەشداریکردن لە حکوومەت لە خولی پێشووتردا لەسەر مەسەلەی هەڵبژاردننی سەرۆک کۆمار وڵات دەمێت لەبارەی نەفوتەکانی پارتیوێکێتی لەبارەی هەڵبژاردننی سەرۆک کۆمارەوە بپرسم کە تا ئەم ساتە وەختەش هێشتا یەکێتی نیشتیمانی کوردستان و پارتی دیموکراتی کوردستان لەسەر کاندیدێکی دیاریکراو بۆ سەرۆک کۆمار ڕێک نەکەوتون پێتان وایە لەم خولەی داهاتووش هەمان سیناریۆی خولی پێش و دووبارە بێتەوە یاخود
لەو ماوەکەمەی کە ماوە ئەم دوو هێزە دەتوانن ڕێبکەون خۆیەوە کەوێتەوە سەر ئێستا ئەو شخصەی کە کاندی دەکرێت بۆ سەرۆ کۆمار بە قەناعەتی من پارتی دیموکراتی کوردستان و سەرۆکی پارتی کاک مەسعود بە خەتی سووری داناوە لەسەر ئەوەی کە دکتۆر بەرەم جارێکی تر بێتەوە بە سەرۆ کۆمار کێشەی گەورەی دکتۆر بەرەم لە ئێستا پارتیە و ئەمەش پەیوەندی بۆ حاڵەتەوە هەبوو کە لە خولی پێشوودا ڕوویدا لەناو پەرلەمانی عێراقیدا کە ملانەی یەکێتی و پارتی با بڵێن ئەو کاتە بە پارتی ڕێک دەکەوت کە ئێمە ئەندام پەرلەمان بووین لەوێ لەگەڵمانە ناچارێ ئێمە دکتۆر بەربرمان کاندید کرد و بوو بە سەرۆ کۆمار هەتا ئێستش لەو کاتەوە ئەم جۆرە با بڵێن ڕەتفعلە دروست بووە کە جارێکی تر نابێتەوە دکتۆر بەرەم نابێتەوە بە سەرۆ کۆمار بەڵام ئەوەی کە من ئاگادار بم و مەکتەبی سیاسی یەکێتی خۆی ئەندامی مەکتەبی سیاسی یەکێتی هەیە کە لێدوانی هەیە کە دەڵێت تا ئێستا کاندیدی ئێمە دکتۆر بەرەمە هەرچەندە لێرە و لەوێش ناوی کەسی تر ئەیەنرێ بەڵام زانیاری ئەو مەکتەب سیاسیە جارێکتر دەیگوازیتەوە یان زانیاری نوێت لایەکە لەم ڕۆژانەی پێشووتدا بەرپرسی بەشی دەستگا هەڵبژاردننی یەکێتی ڕزگار حاجی حەمە ئاماژەی بەوە کرد کە دکتۆر بەرهەم تاکە کاندیدی یەکێتیە هەرچەند من بە شێوەکی فەرمی نەمبیستووە کە مەکتەبی سیاسی کۆ بێتەوە بڕیان لەسەرەوە درابێ بەڵام ئەو باسیەوە کرد یعنی مەبەست لێرەدا چییە؟ مەبەستەوەی جار لە ناوێکێتیدا ئەم مەسلەیە بە تەواوەتی یەکلایی نەکراوەتەوە ئەمە یەک دووهام یعنی هێشتا یەکێتی کاندیدی سەرۆکۆماری لە ناو خۆی یەکلایی نەکردوێتەوە من نەمبینیوە و نەمبیستووە کە مەکتەبی سیاسی یەکێتی کۆبوونەوەی کردبێت و بە فەرمی ئیعلانی کردبێت کە فڵانی کوڕی فڵان کاندیدی یەکێتیە بۆ سەرۆک کۆماری وەکو جارەکەی پێشووتر بینیمانە مومانەوە بوو مەکتەبی سیاسی کۆبوویەوە لەگەڵ سەرکردایەتیە هەموو کەناڵەکانی ڕاگەاندن ڕاستەوخۆ گواسیانەوە کە وتیان دکتۆر بەرەم ساڵح بوو بە کاندیدی یەکێتی بۆ سەرۆک کۆماری عێراق یعنی تا ئێستا ئەمە ڕووی نەداوە لێرە و لەوێ ناڵێم لێدوانی دەبیسین لەسەر شخصەکان بەڵام تا ئێستا ئەمە کەسمان نەمان بیستووە حتمما تۆش نەوبینیوە نۆبیستووە بەڵام ئەوەی کە بینیومانە ئەزانین یعنی مەسلەی با بڵێن پارتیە کە خەتی سووری لەسەر دکتۆر بەرەمەیە و لە ناوێکێتیشدا وەکو وتم تا ئێستا ئەو پۆستە یەکلایی نەکراوەتەوە کە بەرکی ئەکەوێ بۆیە یعنی ئێستا دوو کێشە هەیە هەمەوەی لە ناو خۆی یەکێتیە بێ چارەسەر بکرێ هەمەوەیە کە لە نێوان یەکێتی و پارتیا چارەسەر بکرێ شتێکی تریژەیە یعنی بە قەناعەت بڵێن ئەمە یعنی بۆ بە سێ کێشە یەکەمیان ناوخۆی یەکێتی دووەمیان بینی یەکێتی و پارتی سێمیان ئێستا هێزی تریژەیە ئایا وێزانین لە ناوخۆی یەکێتی وەکو کێشە سەیرەکەیت پێتان وایە دەنگی ناڕازی هەیە لەبارەی کاندید ئاگاداری ئەوە نیم یعنی من ناتوانم بڵێم وەکو کێشە بەڵام ئەڵێم تا ئێستا ساغ نەگوتەوە ڕەنگە پەیوەندیشی بۆەوە هەبوو بێ کە نەتیجەی بۆ هێڵەچورەوە هەیە کە جەنابەت وتت کاک مەسعود یان پارتی لەسەر من ئەوە نازانم من ئاگاداری ئەوە نیم وەکو معلومات بەڵام ڕەنگە پەیوەندی بەوە هەبێ کە مەسلەی پێکهێنانی حکومەت لە ئەمڕۆ یعنی دەست پێ ئەکا مەسلەی کۆبوونەوەی پەرلەمان کە پێویستە لە ماوەی 15 ڕۆژی داهاتوودا ئەنجام درێت کە ڕەنگە لە دەیەکا کۆبوونەوەی پەرلەمان خولی پێنجەم دەست پێ بکە لەبەر ئەوە لەم دوو هەفتەی داهاتووە ئیتر ئەم مەسەلانە ئەبێ ساغ بکرێتەوە یەکەمیان لە ناو مەکتەبی سیاسی و لە ناو یەکێتی خۆی دووەمیان لە بینی یەکێتی و پارتی سێمیان ئەو هێزانێک کوردیانەی کە دەنگە کە کورسیان هەیە لە بەغا یعنی وەکوونەوەی لەو ماوە دیاریکراوەی کە هەیە بتوانن یەکلایی بکەنەوە حتمما نەبێ یەکلا بێتەوە ڕەنگە کاتیش مابێ ئەوە یەک دوو هەفتەیەک ماوە دوو هەفتە ماوە بە تاکی 14 ڕۆژ ماوە جاری پێشووتر وابزانم یەک ڕۆژی مابوو ڕۆژی ئەخیر یەکێتی کۆبوونەوەی کرد و یەکلایی کردەوە ئەم جۆرە پۆستانە پۆستی سەرۆکۆمار سەرۆکی پەرلەمان و سەرۆکی حکوومەت هەتا ئەو دقەیەی کە ئەچیت دەرنەدەی بڕواتە بێ ڕەنگە احتیمالی گۆڕانی هەبێت و هەمان سیناریۆی خولی پێشوو دووبارە ببێتەوە بەڵێ کەواتە ئەکرێت هەمان سیناریۆی خولی پێشوو دووبارە ببێتەوە یەکێکە لە ئەگەرەکان بەڵام ڕەنگە ئەم جارە یەکێتی و پارتی هەوڵ بدەن چارەسەری بکەن ئەگەر پێیان بکرێت چونکە ئەوەی کەم دەبینین دکتۆر بەرهام پەیوەندی لەگەڵ ئەمریکیەکان لەگەڵ ئێرانەکانی شارڕێخستووە
و ڕەنگە ئەوە تەسیری هەبێ لەسەر هاوکێشە ناوخۆییەکان کاریگەری ئەمریکا و ئێران بەگشتی و هێز و لایەنە هەرێمیەکان لەسەر عێراق لەسەر پرۆسەی تەواوی پرۆسەی سیاسی و پێکهێنانی کابینەی نوێ و بە دیاریکراوی و بە تایبەت لەسەر دیاریکردنی پۆستی سەرۆک کۆمار چی دەبێت پێتان وایە سەردانەکەی ئەم دواییەی مەگۆرد بۆ هەولێر و کۆبوونەوەی لەگەڵ هەریەک لە سەرۆکی هەرێم و هاوسەرۆکی یەکێتی و قوبات تاڵەبانی و بافڵ تاڵەبانی تا چەند پەیوەندیدار بوو بەوە باز لەوە دەکراکە بەپێی ئەو زانیاریانەی کە هەبوون بەشێکی کۆبوونەوەکانی لەگەڵ بەرپرسانی کورد لەسەر ئەو کەیسە بووە ئەمریکیەکان ئەوەی کە زانیاری بێ لای تۆ تا چەند پشتگیری لە دکتۆر بەرهەم یاخود کاندید نەکردنەوەی دەکەن خۆی بە تاکید ئەمریکیەکان بە تایبەتی کاریگەری ڕاستەوخۆیان هەیە لەم مەسەلانەدا یعنی ئەگەر ئێرانیەکان کاریگەریان نەبێت لەسەر واقع و شەقامی ئێرانی بە حکمی شیعە و بە حکمی مەزەب و ئاین و ئەمانە بەڵام ئەمریکیەکان لەم وەقتە حساسەکانە کاریگەری ڕاستەوخۆیان هەیە ئاماژەم پێکرد تۆزێ لەمەوە پێشکە مەسلەی بڕیارەکەی محکەمەی اتحادی سەفیری ئەمریکی گوشاری خسوەتە سەر کە محکەمەی اتحادی ئەبێت لە پێش سەری ساڵ مصادقەی ئەنجامی هەڵبژاردنەکان کە هەموو ئەو خۆپیشاندانانیش لە دە خەزرا بوون چواردەوری خەزایان گرت بوو کەواتە کاریگەری ئەمریکیەکان و ئێرانیەکان ڕاستەوخۆ لەسەر پرۆسەی سیاسی عێراقەیە لەسەر هەڵبژاردنەکان هەیە لەسەر محکەمەی اتحادی هەیە لەسەر پەرلەمان هەیە لەسەر سەرۆکایەتی کۆمار هەیە لەسەر حکوومەت هەیە لەسەر وەزارەت و تشکیلاتی حکوومەت هەیە کەواتە کە لەمە پێش بەم شێوە بوو بێ بە تەکید لەم خولەی پەرلەمانیشە کاریگەریەکان هەروە دەمێنێتەوە بەڕێز دکتۆر بەختیار شاوەیس ئەندامی خولی پێشووی پەرلەمانی عێراق سوپاس بۆ بەشداری لە بەرنامەکە بینەرانی بەڕێز سوپاس بۆ ئێوەش کە بینەر بوون کاتێکی خۆش خواتان لەگەڵ بێت